ئەگۆرانیا پێشکەشە بە حەمەی بیلالی و کاکی مەمسەڵاهی. سرێکی بناو دڵدا عەشار داوە بە پەنهانی سرێکت بناو دڵدا عەشار داوە بە پەنهانی چاوەچەشنی ئاوێمە ئاوا بێپەردا دەڕوانی دوو چاوەچەشنی ئاوێمە ئاوا بێپەردا دەڕوانی تاماوم لە دونیادا فریشتەی باغیاتە تاماوم لە دونیادا فریشتەی باغیاواتە دڵوار چەشنی خەرامانە بە دەوری مانجی گۆناتە چەشنی خەرامانە بە دەوری مانجی گۆناتە ئازایانم دڵ هەیەوە خۆڵ کاژەنگ بێنێ باسانی ئازایانم دڵ هەیەوە خۆڵ کاژەنگ بێنێ باسانی دڵی تۆ زێڕی تیزابە لەکوێوە ژەنگی هەڵهانی دڵی تۆ زێڕی تیزابە لەکوێوە ژەنگی هەڵهانی